سوڕانی چۆک لە چ کاتێک ڕوودەدات و چۆنەوە چ دەگرێتەوە؟ سوڕانی چۆک دەستەواژەیەکی زۆر فراوانە، ینی مستەڵەحەکە زۆر بەکاردێت. زۆر حاڵەت کە دەگرێتەوە کە ئەزیێت بە جمگەی چۆک یان جمگەی ئەژنۆلەکە. لەوانەیە لە دەرچوونە لە شکانە، بەڵام ئەمە حاڵەتێک هەیە کە دوو حاڵەت هەیە کە زۆر دەیان بینین کە زۆر باوە. ئەویش ئەوەیە کە بڵێن فچرانی ڕیباتی سەلیبیە، ئەوەیە چیان ئەوی دیش تەقینی کڕکراگەکانی ناو جمگەی چۆکە. ئەویش دوو کڕکراگەی شێوە هیلالی هەیە لە تەنیشتی لە بڵێن لای چەپ و لای ڕاستی لای لایەکانی ئەوە کە پێی دەڵێن منسکەس. ئەوانە تەقینیان لەگەل بڵێن تۆپانەی یان لەگەل بەرکەوتنیان لەگەل هەر حاڵەتێک لەوانە ئەو دوو حاڵەتە پچرانی ڕبات سەلیبی و تەقینی ئەو دوو کڕکراگەیە کە پێ دەڵێن منسکەس. ئەوانەی زۆر دەبین. دکتۆر مەرجە زەرەر لەگەڵ بەریەکەوتنەکە زەرمەند بیتن هەم کڕکراگە و هەمیش هەندێک جار هەیە هەردوو پێکەوە دەبێت. ینی حاڵەتەکان هەیە بەتەنێ ڕێباتە هەیە بەتەنێ کڕکراگە کامیان زیاتر ڕێژەی پێکان و ڕێژەی زەرمەندی کە زەربەی پێ بکەویتن زیاترە. عادەتەن کڕکراگەکان ڕێژەی زەرمەندی زیاتر، ڕیباتە هەتا حدێک کەمترە، بەس ئەوەی ڕیباتەکان لێن هەندێک مەترسی زیاتر لەو دوا ڕۆژ و لەوانەیە زیاتر پێویستیمان بە نەشتەرگەری دەبێت.